سلااوڕێز زۆر بەخێر هاتی بۆوانای بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم هێشتا لە لاپەڕە پێنجین. با بچینە لای پرسیارەکان لەوانەکانی ڕابردوو پرسیارەکانی 1 هەتا 19 باس کردیە. ئێستا دێینە سەر بابەتی ئەو بابەتە کە لێرە نووسرایە تەواو بکە. چییە کە تەواو بکەین؟ کە جێت لە وشەی تەواو بکە دەبی بێگومان لێرە ئەو چوار گۆشەیە کە ڕەنگی ڕەساسی خاچی بۆر ئەو ڕەنگەی هەیە دەبی لێرە ژمارەیەک دانەی تەواو بکە. ئەگەر تەماشای پرسیاری 20 بکەین ژمارەیەک لێرە هەیە ئەو ژمارەیە بەو شێوەی لە لای دەستە چەپ نووسراوەتەوە. ئەگەر بەبیرت بێ لەوانەکانی ڕابردوو باسی ئەو شێوە نووسینەم کردیە کە پێی دەڵێن شێوەی بە بڵاوی یان بە درێژی. ژمارەکەت هەیە بەو جۆرەیە دەتوانی بینووسی بەو جۆرە بەو شێوەیە کە ئەوە شێوەیەک لە شێوەکانی نووسینی ژمارەیە لە بیرکاری دەبی پێویستە بزانین. ئێستا با بزانین لێرە چ دەنووسین. یەکەم شت چ دەکەم؟ ئەمن چ دەکەم؟ بزانم ئەتوش چۆنی شیتەڵی دەکەی. ئەمن لێرە تەمەشای سفرەکان دەکەم. سفر دەبینم لێرە 1 سفرم هەیە، دەبینم لێرە 2 سفرم هەیە، دەبینم لێرە 4 سفرم هەیە. وتمان لێرە 1 سفرە، لێرە 2 سفرە، لێرە 4 سفرە، لێرە 4 سفرە، 4 سفرم لێرە هەیە. باشە، لە مابەینی ئەو ژمارەی کە لێرەی دەنووسم دەبی چەند سفری هەبی؟ چونکە هەموو ژمارەکان دەبی سفریان هەبی. تەماشا دەکەم لە مابەینی 2 سفر لێرە 2 سفر لەگەڵ لێرەش 4 سفر لە مابەینی 2 و 4 چ هەیە؟ چ ژمارەکەیە؟ چەند سفر بی؟ بێگومان دەبی لێرە 3 سفرم هەبی. لێرە دەبی 3 سفرم هەبی. 0 0 0. ئەوە هەر نەبی زانیم کە لێرە ژمارەکەم هەیە 3 سفری لە پێشە. سفرەکانم زانی. پاشان دێم ئەو جارەی تەمەشای ڕەنووسەکان دەکەم. ئەو ڕەنووسانە 1 دقیقە 1 خولەک ئەو ڕەنووسە تەمەشا ڕەنووسەکان دەکەم. دەبینم ئەو ڕەنووسە هەر ئەو ڕەنووسەیە کە لێرەیە 8 ئەو یەکە هەر ئەو یەکەی هاتیتە ئێرە، ئەو دووە هەر ئەو دووەیە هاتیتە ئێرە. کامە ڕەنووس لە بیر کرایە؟ کامە ڕەنووس نەنووسرایتەوە؟ بێگومان ئەو ڕەنووسە 4ە کەوا بوو بە سفرەکان دیسان بنووسمەوە. 4 سفرم هەبوو گوتمان 1 سفر 2 سفر 3 سفرم هەبوو ببورن 3 سفر. پاشان لە تەنیشتی کامە ڕەنووسی دادەنێم؟ ئەو 4ە کە لێرەیە لێرانە دەنووسم. کەوا بوو تەواوم کرد. 4000 لێرە دادەندرێ لەو جێی لێرانە دەنووسی 4000 لە چێ دادەندرێ؟ لێرە. کە گوتی تەواو بکە چ دەکەی؟ تەواو دەکەی بە 4000 دەنووسی 4000. ئەوە باش نەبوو، با بنووسینەوە 4000. هەمووی کوزانیم هەر تەماشای ئەو خانەیەم کرد، ئەو تەماشای ئەو ژمارەم کرد و تەماشای ئێرانەشمان کرد.
چیان دانە نایە هەر جارەی دەبی سفرێک زیاد بی لێرە 1 سفر هەیە لێرە دەبیتە 2 لێرە دەبیتە 3 لێرە دەبیتە 4 لەبەرەوەی ژمارەکە چییە ژمارەکە 5 ڕەنووسیە خانەی یەکان سفرە نەیان نووسێ لێرە وەلەو دەبا بنووسرابە بەڵام سفر هیچ نییە خانەی دەیان 8 سفرەکی لۆدادەنەی خانەی سەدان یەکە 2 سفری لۆدادەنەی خانەی هەزاران 4 3 سفری لۆدادەنەی خانەی 10,000 2 4 سفری هەیە ئەوە شی تەڵمان کرد دەچینە لایەکی تکە هیوادارم ئەو جۆرە باسشی تەڵکردنت بە دڵت بی ئەگەرنا شی تەڵکردنی خۆت ڕەنگە زۆر باشتر بی دێینە ئێرە پرسیاری 21 دیسان دەڵێت تەواو بکە ئەو جارەی بە پێچەوانەوە لێرانە لایەکەی کە بە درێژی نووسرا بوو تەواو دەکەین لێرە بە پێچەوانە ئەو لای تەواو دەکەین لەو پرسیارەی تەماشای شێوە نووسینەکەی بە درێژی دەکەین ئەو شەشەکە لێرەیە لێرە نووسرایتەوە ئەو 5 کە لێرە نووسرایتەوە تەماشای ڕەنووسەکان دەکەین ئەو 2 کە لێرەیە لێرە نووسرایتەوە ئەو 3 کە لێرەیە نەنووسرایتەوە لە لایەکەی دی نییە کەوا بوو زۆر زۆر ئاسانە تەنیا و تەنیا دەنووسین 3 لێرە بەس 1 ڕەنووسی دەنووسین ئەو ڕەنووسە 3ەیە ئەوزە تەمەشا دەکەین هەموو ڕەنووسەکان نووسران 5 5 2 2 3 3 6 6 ئەو پرسیارەش شیتەڵ بوو ئەو ڕەنووسەی کە لێرەی دادەنێن ئەو 3ەیە کە لێرەیە جێیەکەی 3 دەنووسین 3 لە خانەی چەندیە لە خانەی دەیانە ئەوە تەواومان کرد 3 ئەو پرسیارەش تەواو بوو لێرە جێیەکەی 3 ئێستا دەینە لای پرسیاری ژمارە 22 تێگەیشتنی ژمارەکان لە ژمارەیەکی تێگەیشتنی ژمارەکان بابەتەکە چۆنی لە ژمارەکان تێدەگەین ئەوجا ئێستا پرسیارەکە لێرەوە دەست پێ دەکات لە ژمارەیەکی 4 ڕەنووسی هەرکە خینتەوە گەیشتی ئەو خاڵەی ڕاوەستە بزانە تێگەیشتی چییە دەڵێ ئاها ژمارەیەکم هەیە 4 ڕەنووسیە ژمارەیەکم هەیە 4 خانەیە ئەوە تێگەیشتی پاشان ئەوجا دەچی ئەوی دیکە دەخینەوە بەرەبەرە دوایە دەڵێ ڕەنووسی 2 دەکەوێتە ئەو 2 خانەیەی کە گەورەترین بەهای هەبێ ئێستا تو زانیت ئەوەی زانیتت چییە کە ژمارەیەکت هەیە 4 ڕەنووسی هەیە ژمارەیەکت هەیە 4 ڕەنووسی هەیە و دەزانی کە ڕەنووسی 2 دەکەوێتە 2 خانەی کە بەهایان زۆرە بەهای خانەیان زۆرە با بچین تەمەشاکەین ئەوە چۆنیە یەکەم جار دەزانین ژمارەیەکمان هەیە 4 خانەیە یەکان دەیان سەدان هەزارە پاشان دەزانین کە ڕەنووسێکمان هەیە ڕەنووس 2مان هەیە لەو خانانەی لەو 2 خانانەی کە بەهایان زۆرە ئەو خانەیە بەهای لە هەمویان زۆرتر چەند لە دەستە چەپی بەهای زۆرە دوای پاشەوی ئەوەش بەهای زۆرە چونکە دەڵێ ڕەنووسی 2 لە هەردوو خانەیە ڕەنووسی 2 لێرەیە ڕەنووسی 2 لێرەشە ئەوە ڕەنووسی 2 دامانە لە هەردوو خانەکە کە زۆر بەهایان هەیە دوای دەگەڕێینەوە بزانین پاشان چی تکەی دەوێ ئەوجا دەخینینەوە گوتمان ڕەنووسی 2 دەکەوێتە ئەو 2 خانەیە لە هەردوو خانەی ڕەنووسی 2 هەیە کامە خانە کە گەورەترین بەهایان هەیە ئەوە ڕەنووسی 2مان دانا
دوایە چ دەڵێ دەڵێ سەرجەمی کە جێت لە وشەی سەرجەم دەبی واتە کۆکردنەوە سەرجەمی ڕەنووسی دەیان ڕەنووسێک لە خانەی دەیان هەیە ڕەنووسە چیش لە خانەی یەکان هەیە کە ئەو دوو ڕەنووسانە کۆ دەکەیەوە دەکاتە دەکاتە ژمارە 14 سەرجەمی ڕەنووسی دەیان و ڕەنووسی یەکان دەکاتە 14 بەڵام ئەمن وا بزانم هەرەوە بەڕای منە هەر بۆ چوونی من وا بزانم دەبا بیانووسی بە سەرجەمی بەهای ڕەنووسی دەیان نەک تەنیا ڕەنووسی دەیان سەرجەمی بەهای ڕەنووسی دەیان وە بەهای ڕەنووسی یەکان دەکاتە 14 دەبا ئەوها نووسرا بە پرسیارەکە ئەوجا ئەگەر ئەوها نووسرا بە سەرجەمی بەهای ڕەنووسی کە وشەی بەهای زیاد دەکەین سەرجەمی بەهای ڕەنووسی دەیان و ڕەنووسی یەکان دەکاتە 14 ئایا دەبی ئەو ژمارەیە کامە ژمارەبی دەچین بزانین کامە ژمارەیە ئەگەر لە ڕەنووسی دەیان یەکت هەبوو لە ڕەنووسی یەکانیش 4 هەبوو بەڵام لەبەر ئەوەی بەهای ڕەنووسیەکان دەکاتدا و بەهای ڕەنووسی دەیان دەکاتدا بەهای ڕەنووسیەکان هەر 4 ئەگەر ئەو دوای کۆ بکەینەوە 4 لە گەردە دەکاتە 14 ئەوە زانیمان واتە ژمارەکەی کە هەیتمان 22 2214 ئەوە بەڕای من دەبووە ئەوها نووسرابە ئەوەی ئەوان نووسیتیان ئەوان چ دەڵێن سەرجەمی ڕەنووسی یەکان و دەیان دەکاتە 14 یان 14 ئەوە ئەگەری گەلک زۆرە بۆ وێنە ئەگەر ئەو 14 نەبی ئەگەر وەچی ئەوان نووسیتیان ئاوابی ئەگەر لێرانە 7 هەبا 7 لێرەش هەر 7 هەبا ئەو هەر دەکات 14 ئەوە 7 و 7 دیسان دەکات 14 ئەگە کۆیان کەینەوە سەرجەم ئەگەر ئەوانە نەبان با بچینەوە ئەگەر بۆ وێنە لێرە لە خانەی یەکان 6 هەبا لە خانەی دەیانیش 8 هەبا ئەویش هەر دەکات 14 لەبەرەوەی 6 و 8 دەکات 14 ئەو جارەی ئەوانەش لابین ئەگەر لە خانەی یەکان 5 هەبا لە خانەی دەیانیش 9 هەبا ئەویش هەر دەکات 14 کەواتە ئەگەر زۆرە بە پێچەوانەشوە دەتوانین بشیان گۆڕین ئەگەر لە خانەی با بڵێن یەکان 8 هەبا یان 9 هەبا و لە خانەی دەیان 5 هەبا ئەویش هەر دەکات 14 لەبەرەوەی ئەمن وا بزانم بە ڕای من ئەوەیە کە ئەو پرسیارە دەبوایە ئاوها بکرابە دەبا بنووسرابە سەرجەمی بەهای ڕەنووسی دەیان و بەهای ڕەنووسی یەکان دەکاتە 14 ئەو وەختە ژمارەکە زۆر ئاسان دەبووە 2 2 1 4 ژمارەکە دەبووە 2214 ئەو جە نازام ئایا من هەڵەمەیان بە هەڵان نووسرایە دەتوانی لەگەڵ مامۆستایەکەتیان وانە بێژەکەت گفتوگۆ لەسەر ئەو پرسیارەی بکەن لێرانە دێمە کۆتایی ئەو وانەیە و پرسیارەکانی هەڵدەگرین بۆ وانەی داهاتوو هەتا ئەو کات هەر خۆش و شاد و بەختەوەربی